لحديثك صحيح دهاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم دفرمي للرجي قيامة أخوي قورا پیغمبران و شهیدان و پیاوچاکان سلامی خوایان سبی همویان کۆ دەکاتەوە حەدیثێکی درێژە مەسمان کۆتایەکەیەتی هەمویان دادەنیشن خوای گەورە و میهرەبان خۆی پیشانی ئەهلی بەهەشت دەدا پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر شەهیدان و پیاوچاکان و خواناسان بە چاوەکانی خۆیان خۆی گەورە و میهرەبان دەبینن خۆی گەورە دەفەرمێ ئەی ئەهلی بەهەشت ئەی خۆشەویستانی من ئەو خوایم کە وعدەکانی خۆم جێبەجێ کرد ناز و نیعمەتەکانی خۆم ڕژاند بەسەر ئێوەدا ئێوە لە شوێنێکدان شوێنی کەرامەت و ڕێزی منە بۆ ئێوە چیتان دەوێ داوا بکەن چیتان دەوێ لەوە خۆشتر هەیە خوایەکی دەوڵەمەند سەخی کە هەموو شتێکی بەدەستە پێت بفەرمێت چیت ئەوێ داوا بکە داوای چیەکی داوا بکە تەشبیهات نەبێت چۆن فڵان کەس دەڵێ ئەوە وەرەقەی سپی پڕی کەرەوە چەندێ خۆشە دەوەرە خوای گەورەش پێت بڵێ نەک بەندەیەکی لاواز خوای گەورە دەفەرمێ چیتان دەوێ دەڵێن خوای گەورە لێمان ڕازی بێ خوای گەورە دەفەرمێ بەهۆی ڕەزامەندی منەوەی ئێوە هاتوون بۆ ئێرانە بەهۆی ڕەزامەندی منەوەی کە ئێوە من دەبینن ئێوە لە عەزابی من پارێزراون بەڵێ خوای گەورە دەفەرمێ چیتان دەوێ داواکەن چیان دەوێ هەمویان داوا دەکەن خوای گەورە ئاگای لە هەمویانە دەنگی هەمویان دەبیستێ داواکاری هەمووشیان جێبەجێ دەکا یەک بە یەک ئەمجا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کاتە خوای گەورە کۆمەڵە شتێکیان پێشان ئەدات پێیان دەبەخشێ کە بە چاوی خۆیان نەیان بینیوە ئەهلی بەهەشتیشن نەیان بینیوە بە گوێیەکانیان نەیان بیستووە بە دڵیشاندا نەهاتووە کەواتە تۆ بەس بڕۆ بەهەشتەوە هەوڵی بەهەشت بدە هەر چیت دەوێت لە خزمەتتایە هەرچی داواکەی داوا بکە ڕەتکردنەوە نییە بەڵام لە دنیادا هەزارها شتێت و حەزت پێی بە ئاواتی و پێی بگەی بەڵام پێی ناگەی دەست کەوێ دەست ناکەوێ بۆی ئەم دنیاە با نەکەینە هۆکارێک بۆ بەدبەختی قیامەتمان بیکەینە هۆکارێک بۆ خۆشگوزەرانی دنیا و قیامەتمان چونکە ئەوەی ڕێگای خوا بەردات لە دنیا و قیامەت سەرگەردان و سەر لێشێوا و بێ ئاگا و نەکبەت و بەدبەختە